خان هيا نها چی بو شنگال هاتیه کرن بو چی هيا نها شنگال ناتیه کنترل کرن کو سروکی هرما کردستان آماجه پیکت کتن کو هلکفتا جغرافی آستانگه لهمبری کنترل نکرنا شنگاله آیا اف بهانه جه خودایا؟ سەرەتا ئەمەوێ لە ڕۆژی سێ ئابدا سەری ڕێز و نەوازشدا بنەوێنم بۆ سەرجەم شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان و سەری ڕێزمدا بنەوێنم بۆ شەهیدانی ڕۆژی سێ ئاب. دیارە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان هەر لە یەکەم ڕۆژی ڕووداوەکەوە بە وردی چاودێری ئەو دۆخەمان کردووە، بەڵام لەسەر پرسیارەکەی جەنابێت کە ئایا بۆچی تا ئێستا شنگال ئازاد نەکراوە، ئەمەوێ ئەوە بڵێم کە پەیوەندی بە پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانەوە نی ئازاد نەکردنی، ئەوە پەیوەندی ڕاستە و خۆی بە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوەیە. دیارە ئەمە پلانێکی سەربازی گرنگ و تۆکمەی پێویستە تاوەکو شنگال ڕزگار بکرێت، بەڵام دیارە دۆخی سەربازی لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا تا ئێستا لەبار نەبووە بۆ ئەو ناوچانە، بەڵام ئەوەی لە ئێستادا کە ساڵێک تێدەپەڕێ بەسەر داگیرکردنی شنگال لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە، ئەرکی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان قورستر دەکا ئەوەیە کە ساڵێک چاوەڕوانی ئۆقرەیی و بێنەوایی خەڵکی شنگال چیتر بەرگەی ئەم دۆخە ناگرێ، بۆیە پێویستە پەلە بکەن لە ئازادکردنی ئەو ناوچانە. چالاکوانên سیاسی و مەدەنی ئاماژە پێکت کەن کورتبێژن ئەوەندە ڕزگارکردنا شنگالێ دوور بکەویتن و تەخیر بدەن خەڵکێ ئێزدی کوردن ئێزدی بەرە وڵاتن ئەوروپا زیاتر دچن. بەڵێ بێگومان تەخیربوون و دواکەوتنی ئازاد نەکردنی شنگال لەلایەن هێزی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستانەوە من پێم وایە فعلەن ئەوە بۆچوونێکی ڕاستە کە پێیان وابێت لە دوای بێزاربوون و بێتاقەتبوون و چاوەڕوانێکی زۆری خەڵکی ستەمدیدەی ئەو ناوچەیە بێزار دەبێ و بەرەو وڵاتانی ئەوروپا دەڕوا. بۆیە من لە پێشووترا باسم کرد ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانە کە پەلە بکەن لە ئازادکردنی ئەو ناوچانە لەبەر دوو فاکتەری ئەساسی. فاکتەرێکیان ئەوەیە پێویستە خەڵکی ئەو ناوچەیە ڕزگار بکرێت و خەڵکەکەی بچێتەوە شوێنی خۆی و قەرەبوو بکرێنەوە، و هەروەها ئێمە هەرێمی کوردستان ڕێگر بێ لەبەر دەم کۆچکردنی خوشک و برایەزیدەکانمان لەو ناوچەیە بۆ ئەوروپا، چونکە هەرێمی کوردستان هەمیشە شانازی بەوە دەکات کە ئاینین فرەنەتەوەین یەزیدیەکان لەگەڵ ئەوەی کوردن، بەڵام ئاینی جیاوازیان هەیە، بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان زۆر بەجددی بیر لەم حەدەسە بکەنەوە بۆ ئەوەی ئەو ناوچەیە ئازاد بکرێ. بەڵێ منیرە خان، ئەو کەسێن بووینە ئەگەر هەیەکو شنگال بکەویتە دەستێ داعشدا هەیە نەها لێ پرسین گەل کەسێکی هاتیەکردن کی هاتیە دادگەهکردن کی هاتیە داخوازکردن بۆڤەیەکێ توهایە توهمەت بارکردن دەستێ توهمەتێ بۆ کی هاتیە درێژکردن کی سەبەب بوو کو شنگال بکەویتن هەیە نەها چی کەس نهاتیە دەستسەرکردن لە هەرێما کوردستانê ئەرکێ پەرلەمانی چییە هەیەکو فشارە لەسەر ئالیەن حکوومەتی هەرێما کوردستانê ئالیەن سیاسیەن هەرێما کوردستانê ئەرکێ خوا جیبەجی بکە و فشارە زیاتر بێخە سەرەوە هەیەکو ئەو کەسە بێنە دادگەهکردن. بەڵێ من ئەمەوێ جوابی پرسیارەکەی جەنابتان بە دوو بەشی جیاواز بدەمەوە. بەشی یەکەمیان وەک ئەوەی پەرلەمانی کوردستان چی کردووە. پەرلەمانی کوردستان لە سەرەتای ئەو ڕووداوە نەخوازراوە دوو کۆبوونەوەی ئەنجامدا کە تایبەت بوون بە کەیسی شنگال وەژنە ڕفێنراوەکانی شنگال و هەموو ئەو منداڵ و پیا و گەنجانەی کە لەوێ ڕفێنرابوون و چۆنیەتی کارکردن لەسەر بەجینۆ ساید ناساندنی ئەو کەیسا و چۆنیەتی بە دادگایی گەیاندنی کەسانی کەمتەرخەم لەو ناوچەیە. دیارە هەر ئێمە لە لیژنەی مافەکانی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان
بەپەلا شاندێکی پەرلەمانی کوردستان سەردانی دادگای لاهای کرد و هەموو ئەو کەیس و دوو کۆمەنتانەمان ئامادە کرد نردومانەتە دادگای لاهای چاوەڕێی وەڵامی ئەوانین کە پێویستە ئەم کەیسە لە دادگایەکی نێودەوڵەتیدا بە جینۆساید بناسێنرێ و وتوێژی پەرلەمانتاران زیاتر لە چەندین سەعات لەسەر کەیسی شەنگال کراوە و یەکێک لەو ڕاستپاردانەی کە لەناو ئەو کۆبوونەوەیە دەرچووە ئەوەیە کە پێویستە کەمتەرخەمانی کارەساتی شەنگال بە دادگای بگێنرێن. بەڵێ منیرە خان بەس ئەوە ساڵەکە منیرە خان ئەوە ساڵەکە دەرباز بوو لەسەر داگیرکردنا شەنگالێژ ئالیە داعش و هەیە نەها بۆچی نهاتیە جینۆساید ناساندن چەندین بەڵگەی تاین لە ئالیە حکوومەت هەرێمە کوردستان ژ ئالیە خەڵکی هەرێمە کوردستان ژ ئالیە ڕۆژماوانان ژ ئالیە خەڵکی دەرڤە چەندین دکیومانتەر هاتینە بەرهەفکردن بۆ هەیە نەها نهاتیە جینۆسایدکردن ئەف تاوانە لە دژی خەڵکی زیاتێکردن. بەڵێ من ئەمەوێ جوابی پرسیارەکەی پێشووترت بۆ تەواو بکەم اینجا جوابی ئەو پرسیارەی جەناب دێمەوە. هەر ئەو کاتێک کە حەدەسی شەنگال ڕوویدا سەرۆکی هەرێمی کوردستان لیژنەیەکی تەشکیل کرد بۆ لێپرسینەوە لێپێچینەوە لەو کەسانەی کە کەمتەرخەم بوون لەو ناوچەیە و ناوچەکەیان چۆڵ کرد. بەڵام بەداخەوە خۆتان ئەو حەقەتە باشەزانن لەبەر ئەوەی سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەنگی پێنەدراوە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان ناتوانین لێپێچینەوە یاخود پرسیارکردن ئاراسی سەرۆکی هەرێمی کوردستان بکەین کە ئایا ئەو لیژنەیە بەکوێ گەیشتووە. بەڵام ئومێدەوارم لە ساڵیادی ئەو ڕۆژەدا سەرۆکی هەرێمی کوردستان دەبێتە بەرپرسیاری یەکەم لە بەرامبەر بە دادگای گەیاندنی ئەو کەسانەی کە شەنگالیاندا بەدەستەوە چونکە ئەو فەرماندەی هێزە چەکدارەکانە لەبەر ئەوە پێویستە من لەم کەناڵە ئازیزەی ئێوەوە داوا لە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان دەکەم کە ئێمە ژۆکو ئەندامی پەرلەمان و خەڵکی کوردستان لە ساڵیادی کارەساتی سێ ئابی شەنگالدا ئێمە بەرچاوڕوونیەکمان بدرێتێ لەسەر نەتیجەی ئەو لیژنەیە تەشکیلی کرد بۆ بە دادگای گەیاندنی کەمتەرخەمەکانی کە شەنگالیاندا بەدەستەوە. منیرە خان یعنی سەرۆکی هەرێمێ بەرپرسیاری یەکەمە. لە پرسیاری دووەمیشیان بەڵێ سەرۆکی هەرێم بەرپرسیاری یەکەمە لەبەر ئەوەی ئەو جەنابیان بەڕێزیان فەرماندەی هێزە چەکدارەکانن و ئەو ببێتە بەرپرسیاری یەکەم لە هەر کەمتەرخەمیەک کە لەلایەن هێزی ئەو هێزانەوە بکرێت کە لە هەرێمی کوردستان لەژێر دەسەڵات و فەرمانی بەڕێز سەرۆکی هەرێمدان. بۆ جوابی پرسیارەکەی تریانت ئەوەیە کە ئێمە هەموو ئەو دۆکۆمنت و بەڵگانەی کە لەبەر دەستمانە بووە کە گەیاندومانتە دادگای لاهای بەڵام ئێوە وە خەڵکی کوردستان دەبێ باش بزانێ کە بە گەیاندنی هەموو ئەم بەڵگانە بۆ ئەم دادگایە و هەروەها لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانی شەوە لیژنەیەکی باڵا تەشکیل کراوە کە نوێنەری خوشک و برایە زیدیەکانیشی تێدایە هەر خەریکە کۆکردنەوەی بەڵگە و دیکۆمنتن. بەڵام ئەگەر ئێمە پێمان مابێ لە ماوەی ئەم ساڵەدا دەبووە بە جینۆساید بناسێنرا لەلایەن نێوەندە نێودەوڵەتی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە ئەوە دەبێ بزانین ئێمە ناتوانین وا بە ئاسانی و بە زووی داوا بکەین چونکە کەیسێ لە دادگای نێودەوڵەتی لە دوای 20 ساڵ لەوە لە ڕوودانی ئەو کەیسانە یەکلایی دەبنەوە و ئێمە وەکو پەرلەمانی کوردستان دەستبردن بۆ کەیسی ئەوەی کە پەرلەمانی کوردستان ئەم کەیسە بە جینۆساید بناسێنێ لە ڕووی قانونیەوە هەموو ئەو هەوڵانی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان داوێتی بۆ بە جینۆساید ناساندن و بە نێودەوڵەتیکردنی کەیسەکە فەشەل دێنێت چونکە لە ڕووی قانونیەوە پێویستە دەستگایەکی نێودەوڵەتی ئەوەک بڕیاردە اینجا پەرلەمانی کوردستان وەکو یاخود پەرلەمانی عێراق بڕیار لەسەر ئەم دۆسیە بدا. بەڵێ منیرە خان تو وەکو ئەندام پەرلەمان و هەڤەڵەنتەیان ناو پەرلەمانە کوردستانیدا هەوا چ بوو ئێزیا کردە و داهاتیدا دە چ بوو ئێزیاکە؟ ببوورە وەڵاگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە بێ زەحمەت. تو وەکو ئەندام پەرلەمان چیتان کردووە بۆ ئێزیەکان لە داهاتوودا چی ئەکەن بۆ ئێزیەکان؟ دیارە ئێمە هەر لەو کۆبوونەوە نائاسایانەی پەرلەمانی کوردستان کە
چەندین کات ژوێ لە ناو پەرلەمانی کوردستان مناقەشەمان کردووە بۆ ئەوە بووە کە ئێمە بتوانین ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆ ئەوەی کە یەزیدیەکان لە کاتی گەڕانەوە خوشک و براکە یەزیدیەکانمان لە کاتی گەڕانەوەی بۆ ناوچەکانی خۆیان چۆن ناوچەکانیان ئاوەدان بکرێتەوە و ئەو ئەرکانە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و خەڵکی ئەم هەرێمە دەکەوێتە سەرشانی بۆی بتوانین هاوکاری خوشک و برا یەزیدیەکانمان بکەین و سەبارەت بەو ژنە ڕفێنراوانەی کە ئێستا لەژێر دەسەڵاتی داعشدان ئێمە پەرلەمانی کوردستان لە چەندین ڕێگاوە هەوڵی جدیمان داوە بۆ ئازادکردنی ئەو ژنانەی کە لەژێر دەسەڵاتی داعشدا بوون و ئێمە بەڵێن بە خوشک و برا یەزیدیەکان دەدەین کە پەرلەمانی کوردستان لەگەڵ ئازادکردنی شەنگال و ئەو ناوچانە ئێمە بە بەردەوامی لەگەڵیاندا دەبین هاوخەمیان دەبین تاوەکو بتوانین بەشێکی کەم لەو کارە ساتی کە بەسەریان هاتووە لەسەر شانیان کەم بکەینەوە. بله زۆر سپاس بۆ مونیرە عوسمان عەلی پەرلەمەنتارە کوردستان.